گروپەکان شاخەوانی دەکەین ئەوڕۆ محاولەیەک دەکەین بۆ سەرکەوتن بەسەر لووتکەی هەڵگورد. ئەمڕۆ فیدراسیۆنی شاخەوانی کوردستان هەستا بە سازانی فیستیڤاڵێکی زستانی شاخەوانی بۆ چیای هەڵگورد و ئێستا ئێمە گەشتین بە بناری چیای هەڵگورد و ئەم شەو لەم بنارە دەمێنینەوە و بەیانی دەچین بەرەو لووتکە. ئێمە وەکو دەستەی سەرپەرشتیاری گەشتی زستانەی فیدراسیۆنی شاخەوانی کوردستان کە دوێنێ بە سەرکەوتین بەتەما بن ئەمڕۆ بەرەو لووتکە بڕۆین، بەڵام بەهۆی گۆڕینی کەش و هەوا و نالەباری و تەمومژێکی زۆر بۆیە بڕیارماندا لەبەر سەلامەتی ئەندامانی تاوی گروپەکانی بەشدار بوو بگەڕێنەوە بەرەو خوارەوە. پروژه من نوی بلوتوث آردوینو کاره. خریطه من نوی آردوینوه. ویدیو من چیه؟ من وید پانزین کم صرف بیده. یعنی پانزین کم صرف بید چطوره؟ من وید خرب بیده پاتری. ام قالك حاجة كهرباء كان قالك مدفيت كهرباء وقالك شتو تشكرنا لو انه كان بيجي كهرباء دوكي قالك كما يعني امشين بطاقة شمسية كهرباء كي جدا وكانه كان بروجيكت ما صار تشيكن افريكا بس صار شرعي دوكينا ما نموذج ورقتي كان صرف كان وامشين كان بوكو شي كان صار طاقة شمسية. أولمبياد النفدولتي زانستی لوان که و 15مین أولمبياد سرآست پارێزگا دووکە هەرێما کوردستانê ku ev قوتابیان زانستên فیزیا و کیمیا و بیولوژی و کۆمپیوتەر و robot projetwana pêşkêş dikin. لبرو جافت الأخواري شو لك؟ يسال بوي بفرش ورد الأخواري. یەکێک لە ئیشەکانمان ئەمە دووەم جارە هەڵمەتێکی بەرفراوانمان دەست پێ کردو بۆ سنوور و بەرزایەکانی کە ئەم شوێنانی کە بەفری لێ دەبارێ. هەڵمەتێکمان دەست پێ کردووە بە پێدانی نان و گەنم و جۆ بۆ ئەو گیاندارانەی کە لەم سنوورەدا وێڵن بە دوای دنکە گەنمێک خواردنێک بۆ لانی کام بتوانن ئێوارە بەسکی تێرەوە بستنەوە لانەکەی خۆیان. ئێمە لە بەرزاکانی پشتی قەڵازین سنووری دارشمانە و سەر ڕێگای سەرکی مەرجی چێلێ کە بەفرێکی زۆر باریوە و ئێمەمان دانەوێڵێکی زۆر و وتکەنان و ئەو شتانەمان پێیە هەم بۆ ئاژەڵەکان و هەم بۆ باڵندەکان بۆی بتوانین لەو سەرمایە ڕزگاریان بکەین بڵین لەو برسێتەی کە بەهۆی ئەو سەرمایە تووشیان دەبێت ڕزگاریان بکەین. Sakit bonggen masih.